چەند ڕۆژێکە دەنگۆی ڕێکەوتنی نێوان عەرەب و یەکێتی لە سەر پرسی پۆستی پارێزگار و ئیدارەی کەرکووک بڵاو بووەتەوە. بە پێی زانیاریەکانی پەیام تا ئێستا هیچ ڕێکەوتنێک لەو بارەیەوە نەکراوە. پێکهاتەکان سوورن لەسەر داواکاریەکانی خۆیان، هەر بۆیە جگە لە کۆبوونەوەکان نەگەشتون بە هیچ ڕێکەوتنێک. پەروین فاتیح ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هاوکات سەرۆکی کاتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ پەیام ئاشکرای کرد کۆبوونەوەکان بەردەوامن و ڕێکەوتن نەکراوە. هاوکات سەرۆکی کوتلەی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت کاتێک ڕێکەوتن دەکرێت کە هەموو لایەنە براوەکانی کەرکووک لەخۆ بگرێ. وڵاهی خۆی مەفاوەزاتە ڕێکەوتن چۆنیە خۆی ئەم لێرە ئێستاکە کۆمەڵێ هەریەکە و بای خۆی بەپی محەسەتی انتخابی کورسی هێناوە تۆش وەکو لایەنێکی براوەی لە قانونەکە شاڵە لایەنی براوەی یەکەم سازدانەکە لەگەڵ لایەنەکانی تر و تا ئێستاکەش یەکێتی نیشتیمانی کوردستان لە سازدانە لەوەیە کە تەفاهم بکە لەگەڵ نەتەوەکانی تر و وابێکە بەپی مادەکەش ئیشەکە و مادە قانونی کە تەقاسمی سڵتە بە مشتەرەکیە بێ لەبەرەوە ئیتر بابەتکە بەو شێوەیە بابەتی لە پەیجە و لە تۆڕە کۆمەڵاتیەکان باسی 2 ساڵ و 3 ساڵ و 6 مانگ کرد ئەوانە هیچی جارێ لە عەرزی واقعە شتێکی تەنها میدیایە وەکو واقع نییە. من چەند جارێ بۆ ئێوە متووە و دەیشڵێمەوە هەر دەبێ بگەینە نەتیجە ئومێدەوارین خەڵکی شار لەوە زیاتر لە چاوەڕوانیە نەهێڵینەوە و کۆمەڵێ پێشنیارات هەیە کۆمەڵێک اقتراح هەیە بتوە ئومێدەوارین باشترین اقتراح کە ڕەزامەندی تەواوی لایەنەکانی لەسەر بێ ئومێدەوارین بگەینە ئەو ڕێکەوتنە. لای خۆیەوە عەزام حەمدانی و تەبێژی هاوپەیمانی عروبە ڕەتی کردەوە هیچ ڕێکەوتنێک کرابێت. ناوبراووتی سوودانی چاوەڕێی پرۆژەی هاوبەشی پێکاتەکان دەکات تا حکوومەتی خۆجێی کەرکووک دروست بێت. لحد هذه اللحظة لا يوجد أي موقف رسمي. تاوەکو ئێستا هیچ پێشهاتێکی ڕسمی لە ئارادا نییە. بەڕێز محەممەد شیع سوودانی چاوەڕوانی وەرەقەیەکی کاری هاوبەشە کە ئیمزای سەرجەم لایەن و حیزبەکانی لەسەر بێت. بەڵام تاوەکو ئەم ساتە ئەم کارنامە هاوبەشە گەڵاڵە نەکراوە. گفتوگۆ و بیر و ڕاگۆڕینەوە هەیە. بەڵام هیچ بەرەنجامێکی ڕسمی ڕانەگەێنراوە. ڕەنگە هەندێک لە زانیاریەکان بنەمایان هەبێت بەڵام دڵنیابە لەوەی بەڕسمی هیچ شتێک لە ئارادا نییە. باهۆی هەستیاری دۆخی کەرکووک و داواکاری پێکهاتەکان پێکهێنانی ئیدارەی خۆجێیی شارەکە تا ئەو کاتەی پێکهاتەکان ڕێکەوتنی گشتگیر ئەنجام دەدەن کاتێکی زیاتری دەوێت. هەرەمە شەوای کردووە دەست پێشخەریەکانی محەممەد شیع سۆدانی سەرۆکوەزیرانی عێراق لەبارەی چارەسەرکردنی قەیرانی کەرکووک تا ئێستا بێ ئەنجام ماوەتەوە. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.